لە ماوەی هەفتەیەکدا درۆنی تورکیا سێ ئۆتۆمبیلی لە سنووری پارێزگای سلێمانی کردە ئامانج، یەکەمیان لە نزیک سەی سادق و دووهەم لە خەلەکان و سێهەم لە شارباژێر. لە هەر سێ ڕووداوەکەدا 8 هاوڵاتی گیانی لەدەستدا و 6 کەسی دیکەش بریندار بوون. تازەترین هێرشی درۆنی هێرشەکەی نزیک گوندی هەرمێلەی ناحەی زەلانە لە قەزای چوارتە. لەم هێرشەدا ئۆتۆمبیلێکی مەدەنی کرایە ئامانج، سێ هاوڵاتی گیانی لەدەستدا، یەکێکیان دانیشتووی گوندی چەمەکەی سنوورەکە بوو لە ناحەی زەلان، یەکێکی دیکەیان مناڵێک بوو، قوربانی سێیەمیش هێشتا نەناسراوەتەوە. هەفتەی ڕابردوو مزەفەر لەگەڵ دوو کوڕەکەی لە سلێمانیوە دەگەڕێنەوە بۆ دەڤەری ڕاپەڕین. دروست لەم شوێنە درۆنێکی تورکی موشکێکیان پێوە دەنێت و هەر سێکیان گیان لەدەست دەدەن. ئەمە ئەو شوێنەیە کە ئێوە دەیبینن لێرە کە درۆنەکە لی دەدات، ینی سیارەکە دەسووتێنێ هەڵی دەدات ئێرە. ئەمە ئەیسا دەیبینن ئەمە پارچەی ئۆتۆمبیلەکەیە، هەتاو کوێساش ئاسەواری بڵێیت ئۆتۆمبیلەکە لێرە ماوە. ئەم ناوچەیە بەهۆی سووتانی ئۆتۆمبیلەکە وێرێشەها بەشێکی زۆری گڕی گرتووە. ئەگەر لەگەڵم بن ینی ئەم ئێسا منەم شوێنە، ینی ئەمەی کە پیشانتان دەدەم ئەمە جامی پێشەوەی ئۆتۆمبیلەکەیە، تەماشاکە چی لێ هاتووە جامەکە، ینی پەڕیوەتە ئێرە هەتاوە کوێستاش هەر ماوە لێرە هەڵنەگیراوەتەوە. بەپێی ئەو زانیاریانەی کە دەست من کەوتووە لەلایەن ڕێکخراوی CPT-ەوە کە باس لەوە دەکەن مزەفەر کاری فرۆشتنی چەک دەکات، لە چواقوڕنەوە دەچێت بۆ شاری سلێمانی بۆ ئەوەی کە ئەو چەکانی فرۆشتووە لەوێ پارەکە وەربگیرێ. ئەم درۆنە تورکیە بەردەوام چاودێری کردووە تا چووە لەوێ پارەکە وەربگرێت. لە کاتی گەڕانەوەی لە سەرەتای داخلبوونی خەلەکان کە ئەم شوێنە دەکا، درۆنەکە دەیکا بە ئامانج، یەکەم جار موشکێکی پێوە دەنێ بە ئۆتۆمبیلەکەەوە و مزەفەر لەوێ گردەگرێ. هەر بە قسەی ئەو شایەت حاڵانەی کە باسیەکەن، یەکێک لە کوڕەکانی کە شۆفێرە هێشتا دەجوڵێت و هێشتا گیانی لەدەست ناوە. دواتر درۆنەکە دەگەڕێتەوە و موشکێکی دیکەی لێ دەداواتە دوو موشک دەنێت بە ئۆتۆمبیلەکەەوە بۆ ئەوەی تەواوی سەرنشینەکانی ناوی بۆ ئەوەی گیان لەدەست بدەن. واتە لەو ئەو سێ کەسەی کە لەناو ئۆتۆمبیلەکە بوون، هەر سێکیان خێزانی ئەندامی یەک خێزانن، واتە لە باوکێک و دوو کوڕ پێکهاتوون. ئەوەشی کە دەیبینن ئێرە پاشماوەی ئەو ئۆتۆمبیلەیە کە لێرە سوتا و ئەو سێ کەسێش بوونە قوربانی دەست درۆنە تورکیەکە. ڕۆژێک پێشتر هێرشەکەی خەلەکان ڕوویدا. مزەفەر حوسێن خدر خەڵکی گوندی ماخۆمزانی سەر بەناحەی سەنگەسەر لە قەزای پشدەر بوو، پیشەی کڕین و فرۆشتنی چەک بووە لە مەیدانی قەزای حاجی ئاوا. لە هەمان ڕووداودا دوو کوڕی ناوبراو بەناوەکانی محەممەد مزەفەر حوسێن 18 ساڵ و خوێنکاری پۆلی 12 ئامادەی بوو، موبین مزەفەر حوسێن 14 ساڵ و خوێنکاری پۆلی نۆیەمی بنەڕەتی بوو، لەگەڵ باوکیان لە نێو ئۆتۆمبیلەکەدا سووتان و گیانیان لەدەستدا. لەم بەرنامەی کێشە و چارە هاتوومەتە ئیدارەی ڕاپەڕین، ئەو شوێنەی کە دڵی بۆردومان و درۆنەکانی تورکیایە.
لە ساڵی 1990ەوە ئێران و تورکیا بە بیانووی چەکداری ئۆپۆزیسیۆن لەم ناوچانە 850 هاوڵاتی مەدەنیان کردووەتە قوربانی. تەنها تورکیا لە ڕێگەی بردومان و درۆنەوە 708 کەسی کردووەتە قوربانی. لە نێو ئەو ژمارەیەشدا 101 کەسیان بەر ئیدارەی ڕاپەڕین دەکەوێت. چەند هاوڵاتی بوونەتە قوربانی بردومان، هەروە فڕۆکەی جەنگی، هەروە درۆنەکان. بەڵێ لە 1990ەوە تا ئەم دقەیەکی ئێمە قسەی تێدا دەکەین 708 هاوڵاتی مەدەنی لە هەرێمی کوردستاندا بوونەتە قوربانی ئۆپەراسیۆن و لەشکرکێشی ئاسمانی و خاکڕەویەکانی تورکیا لە هەرێمی کوردستاندا. لەو ژمارەیە 138 هاوڵاتی مەدەنیان قوربانی درۆنەکانن کە درۆن لە مانگی 2015 بەکارهات درۆنی بایرەکتەر بۆ یەکەمین جار لەسەر خانەوادەیەک لە زارگەڵی تاقیکراوە کە بەداخەوە نزیکەی 7 هاوڵاتی مەدەنی شەهید بوون و 13 هاوڵاتی تری مەدەنی بریندار بوون. لە دوای 2015ەوە سەداتلی قوربانیانی مەدەنی هەرێمی کوردستان بەهۆی درۆنەکانن. 333 هاوڵاتی مەدەنی لە 1990ەوە تاوەکو ئەم دقەیەکی ئێمە قسە دەکەین بوونەتە قوربانی فڕۆکە جەنگیەکانی تورکیا. 105 هاوڵاتی مەدەنی بوونەتە قوربانی تۆپخانەکانی تورکیا. ئەو لەو بنکە و بارگا سەربازیانی کە دروستی کردووە تورکیا لە هەرێمی کوردستان کە 74 بنکە و بارگایە تورکیا تۆپخانەی دروست کردووە. ئەو تۆپخانانە ئەو تۆپ دەخەنە ناو گوندەکانەوە بردومان یاخود تۆبارانی ناو گوندەکان دەکەن هاوڵاتی مەدەنی بە ئامانج دەگرن و شەهید و بریندار دەکەن. لە چوارچێوەی ئەم 708 هاوڵاتی مەدەنیە ئێمە 30 هاوڵاتی مەدەنیمان هەیە کە سزای مەرگی بەسەردا سەپێنراوە. هاوڵاتی مەدەنی هەیە لە ماڵەکەی خۆیدا دانیشتووە، خێزانێک بووە، سێیان منداڵ بوون، تورکیا دەستگیری کردوون، خستونێتە ناو هەلیکۆپتەرەوە، لە هەلیکۆپتەر فڕێداونەتە خوارەوە. 11 کرێکارمان هەیە کە لە ساڵی 1996 لە کوێستانەکانی بەردەکەشک تورکیا کرێکار بوون، دەستگیری کردوون، هەر هەمووی ڕەمی کردوون، تەنانەت دانێکیشیان سەری بڕدراوە. بۆ ئەوەی تورکیا دیکە بەڕاستی ئەمە هاوڵاتی بۆ نمونە مەدەنی ئەی لە چەکدارانی پەکەکە، ینی ئەو ئامارە لای ئێوە هەیە کە چەند بوونەتە قوربانی؟ چەکدارانی پەکەکە بە بەردەوامی ئامانجی درۆن و فڕۆکەی جەنگی و تۆپخانەکانی تورکیان و ئامانجی دەستگا هەواڵگریەکانی تورکیان کە لە 2019ەوە بە تەراتێن دەکەن لە ناو خاکی هەرێمدا. بەڵام ئێمە وەک ڕێکخراوێکی مافی مرۆڤ بە هیچ شێوازێک ڕەزدی چەکدارانی پەکەکە، قوربانیانی پەکەکە یاخود قوربانیانی سوپای تورکیا ناکەین، لەبەرەوەی ئەوانە قوربانی کارەکتەری ناو جەنگەکەن. ئێمە بە تەنها بەرپرسین ئەرگدارین بە ڕەزکردنی یاخود کۆکردنەوەی داتای قوربانیانی مەدەنی کە بەشێک نین لە هیچ یەکێک لەولایە. لە ماوەی ئەم چەند مانگەی بۆ نمونە 2024 چەند قوربانی هەبوو؟ بەڵێ لەم ساڵدا 16 هاوڵاتی مەدەنی بوونەتە قوربانی، 14 شەهید و 2 بریندار کە نە هاوسۆزیان بۆ پەکەکە هەیە، نە نزیکن لەیانەوە، نە هیچ هاوکاریەکیان کردوون، بەڵکو کۆمەڵە خەڵکن، خەڵکی مەدەنین، هیچ پەیوەندیەکیان بەو شەڕ و جەنگ و ململانەیانەوە نییە، بەشێکیان ئاژەڵدارن، بەشێکیان هەنگەوانن، بەشێکیان لەسەر ڕێگایەکی گشتی شۆفێریان کردووە ویستیانە بۆ شوێنێکی تر بگەن. هەر هەمویان ئەو 16 هاوڵاتی مەدەنیە کامران قسەیەک هەیە لە ناو هاوڵاتیان، ینی باس لەوە کرێ کە ئەم هەڵسانی ئەم درۆنانە ینی بەبێ جاسووسی ناوخۆیی ئەنجام نادرێ، بۆ پێی کە دەگوترێت GPS لە سارە بەسێت و ئەم درۆنە دەکەوێتە دوای ئەم ئۆتۆمبیلە و لی دەدا. ئێوە تای سامەتان بۆ ئاشکرا بووە کە ئەمانە کێن کە ئەم ئەخباریە بە تورکیا دەدەن و تورکیا درۆنی بۆ لەسێری خۆی ئەوە کاری دەستگا ئەمنیەکانە دیاری بکەن کە چێت هەواڵگری بۆ ئەو سوپای تورکیا و سوپای پاسدارانی ئێران دەکات لە هەرێمی کوردستاندا. بەڵام لە دوای 2019ەوە لە دوای ڕووداوەکەی هۆقەباس کە دیپلۆماتکارێکی توری کوژرا گیانی سپار، لە دوای ئەو ڕووداوەوە لە هەرێمی کوردستاندا تۆڕێکی گەورەی هەواڵگری تورکی هەیە کە هەمویان ئەیجنتی تورکن و بەڕەگەزیش تورکن. لێرە هەرێمی کوردستان لە ناو هەرێمی کوردستان فێری تورکی بوون،
لە ناو کافتریاکاندا بڵاو بوونەتەوە لە ناو ساڵۆنەکاندا هەن لە ناو هۆتێلەکاندا هەن لە هەرێمی کوردستاندا کار دەکەن بۆ کۆکردنەوەی زانیاری بەڵام ئەوەی کە دەگوترێ هەر ڕووداوێک ڕوودەدا GPS-ێکی پێوێ ئێمە بە تەواتی ڕەتی دەکەینەوە چکە درۆنی ئاکەنجی پێویستی بە GPS بە سپڕای بە تۆز نییە بۆ ئەوەی دیاری بکرێ ئەو کەسە ئامانجەکە بێت لەبەرەوەی مەودای شەپۆلی ڕادیۆیی درۆنی ئاکەنجی زۆر فراوانە دەتوانێت تعریفی دەموچاو بکات بە یەک زانیاری هەواڵگری لە مەیدانەکە دەتوانێت ئەو زانیاریە بەکاربێنێت 27 کاتژمێر لە ئاسماندا بمێنێتەوە بە دوای بکەوێت بتوانێت بە تەواتی دیاری بکات و واتێ هەرە بێ زانیاریەکە بدرێ بەوان وێنەی کەسەکە بدرێ بۆوان بۆی ئەو خۆی تعریف کاتۆ بیت بیناس بە دڵنیاییەوە و ئەوەش ئەو ڕۆڵە ئەیجنتەکانی تورک لە هەرێمی کوردستاندا جێبەجێ دەکەن تورکیا بە مەبەستی شکاندنی متمانە لە ناو هاوڵاتیانی مەدەنی بە تایبەت سەر سنووردا ئەو دەنگویانە بڵاو دەکاتەوە کە خەڵکی کووردە GPS-ەکە بۆ من بە سارەکەەوە دەکات کامە زۆر دوورە لە ڕاستیەوە بەشێکی ڕاستی تێدا هەیە بەڵام تەواوی چیرۆکە گەورەکە نییە تورکیا دەوێت خۆی لەوە بدزێتەوە کە ئەیجنت و بریکاری لە ناو هەرێمی کوردستاندا هەیە کە ئیجنتی یەکجار گەوریان هەیە لە هەرێمی کوردستاندا تەنانەت بەشێکیان پلەی سەربازی یەکجار گەوریان لە ناو میددا هەبووە دەستگیر کراون بۆیە ئێمە پێمان وایە کە بەڵێ کۆمەڵی خەڵکی کورد دەکرێت هاوکاری کردبن دەکرێت لە بەرامبەر بڕێک پارەدا هاوکاریکردن و معلوماتی پێدابن بەڵام ئیشە گەورەکە تورکیا خۆی دیکە و گۆڕەپانەکە بۆی کراوەیە و هەموو دەواازەکانی عێراق بۆی کراوەیە بۆی بێ تەراتێنی هەواڵگری تێدا بکات. دەچمە دەڤەری ڕاپەڕین و بە دیاریکراوی ڕانیە دەمەوێ کەسێکتان پیشان بدەم کە لە 27 حوزەیرانی 2019 فڕۆکەیەکی بێفڕۆکەوانی تورکیا دەکەوێتە دوای 2 ئۆتۆمبیل لەسەر ڕێگایەکی شاخاوی لە ناوچەی پشتدەر کە دەڕۆشتن یەکێک لە ئۆتۆمبیلەکان ئۆتۆمبیلی خێزانێکی مەدەنی بوو کە 8 ئەندامی خێزانەکەی لە نێودا بوو دوای کارکردن لە نێو ڕەز و باخەکەیان دەگەڕێنەوە بۆ ماڵەوە ئۆتۆمبیلێک لە دوایانەوە دەبێ کە چەند چەکدارێکی پەکەکەی تێدا دەبێ درۆنە تورکیەکە چاودێریان دەکات و تاوەکو ئەو کاتەی نزیک ئۆتۆمبیلی ئەم خێزانە دەبێتەوە موشەکێک دەنێ بە ئۆتۆمبیلی چەکدارانی پەکەکە و سەرجەمیان دەکوژێت و دواتر موشکێکی دیکە دەنێ بە ئۆتۆمبیلی مامۆستا محەممەد عەبدوڵڵا کە 8 کەسی ئەندامی خێزانەکەی تێدا بوو لە ئەنجامدا 3 کەسیان گیانیان لەدەست دەدەن و 5 کەسی دیکەیان بە سەختی بریندار دەبن. مام ساگە پێم بڵێ ینی چیرۆکەکەی ئێوە چۆن بوو چۆن ڕوویە؟ ئێمە 26 2019 ویستمان بچین بۆ سەردانی گوندەکەی خۆمان بۆ وەلای کوشت و کاڵ و ڕز و باخەکەەوە چوین عایلی خۆم و عایلی ماڵە باوکم بێکەوە چوین بۆ ناو ڕز و باغ و شتەکان و تر لە کاتی گەڕەنەوەمەدا یعنی تقریبا سارێکی پەکەکە بە دوامانەوە بی هەواڵەکان چۆن بڵێ ئێمەی کردبوو بە ئەوەی خۆی چ پێ دەڵێن دەرعێ بۆ خۆی باڵە بەس ئەوانش نەفەروشتان پێ بوو نەمزانێ ئەمە هەروە بەڕێ خۆت بێکەوە دەڕۆینە ئەوان لەگەڵ ئێمە نەنازام چۆن باڵە تر هاتین تاکو گەشتینە تقریبا کورتەک لەوێ لە کورتەک زۆر نزیک بوو لە مسارەکە تقریبا ویستی پێشم کەوێتەوە پێشەوەی پێشم کەوێتەوە لەوێت تارە لێ دەکسەر لە سارەکە ئاوینانێک لە سارێ من کە لە ساری ئەوەندایتر هەردووکمان بەرکەوتین و لە تپەت و سارەکەوان و ئیمەش هەومان بریندار بوونەوەانە دواتر کە ڕۆیشتە خواردتر تقریبا چەند تاقیق دواترکە من دابەزیم هەندێکم توانی دەریان بێن ئەوەی کە بۆم دەرنهاتن ئەمانە سووتان چەند کەس بوونەوە ئێمە تقریبا 3 شەهیدمان هەیە لەوێ 3یان شەهید بوون و 5یان بریندار بوون ینی 8 کەس بوون باش کەس مەجموعی 8 کەس بوون بەڵارەوە تۆ هەستە کردەوەی دواتەوەن بڵێن چەکدارانی پەکەکە بن 100% بەچای خۆم دیتن هەم لە پێشوی بگەمە گوندەکەی خۆم دیتنم هەمیش لەوێ کە تارە لێداوم پێشوی لێمەدا تقریبا دەداقە بژوی لێمەدا لێواندا و دووبارە یعنی من بە لایەوەندا تێپاڕین یان ڕێگەکە بێدا ڕێگەی ڕیسێ و خەڵک دێ و دەڕەوانە جا دواتر کە هاتینە کورتە گەشتە تەنیش سارەکەی من ڕێک سارەکە دووبارە لە لیدا لە سارەکە ئەوانیدا و ئێمەش بەرکەوتین دوایەوەی کە سارەکە سوتا و نەفەرەکان سوستان و متوانیم کە
توانیم دەریان بێنم دەرم هێنان دواتر یعنی تقریبا لێدانی یەکەم و لێدانی دوم تقریبا 2 دقەی بین و دووبارە درۆنەکە لێداوە درۆم و تایارە بوو لێدا لە هەر ئۆتۆمبیلەکەی خصوصی لە سارەیە مەیدا بە تایبەت ڕێکسوتانی شتێکی لێدا و تشکێکی وا و تقریبا چرکە بوو هەم سارەکەشتان هەم ئاگری زۆری خستەوە تۆ خۆتت بینی یانی بەچای خۆم بینی باڵ ئەو کاتێم دابەزیم لە سارەکە لە بن دیوارەکە بووم ینی زۆر هیلاک بووم ئەو کاتی دقیقە لێیدا وەردەوەردە توانیم دەریان بێن وی کە نەمتوانی ماینەوە تقریبا تا 20 دقەیەک اینجا خەڵک هات وەردەوەردە ئێمەیان گواستەوە و خستخانەوەوانە ئەی بڵێن لە دوای ئەو ڕووداوەکە بۆ نمونە ئێوە کە برینار بوون ینی بریناریەکان چۆن بوو چیتان بەسا بۆنەوە جەنابەت پێم وایە قاچت ینی وڵاش ئەگەر ئەمە تەفاسیلەکە دوو باسکەم هوردەکاری زۆری تێدا بۆ خۆم قاچم بریندار بوو ئێستا نزیکی 200 بەخوانی 140 پارچە ئەوە دێژمێنی لە ئەشعریا لە جەستەمدایە خێزا مێشکی نەزیب و داکەم دەستوشتی بریندار بوو تر هەچی لێ بۆ مناڵەکانم هەمووی پڕ لە پارچە و تا ئێستا هەموو دەمێت دەترسن یعنی ئێستاکە ئەوە دەبینن تارێک بەسەر چاخۆڕاندا دەڕوا مناڵەکان دێنە ژووری بابە تیارە هەر لێماندا مەترسن ئەو تیارە زیاد لەگەڵی پشت لێمەداوە میتن ئێستا ژیانەمان زۆر زیاد لەگە پێشتر ینی زۆر حەزیەتمان بۆ زۆر هیلاوینە لەو دقیقە تارەکە لێدام یەکسەر زیکێک لە نامێشکم پەیدا بوو ئێستا هەر بەردەوامێنی هیچ ئەوگە پەرێک گوێم هەر نەما گوێ چەپم هەر نەما تا ئێستا ئەم زیکێ بەردەوامێنی ئەوەندە بەخۆتە بڕۆ ناکەم هیچ کەسێک بەرگەی بگری ئازە بەس ئێمە ئەرەوەڵە ئەی ئێوە بۆ نمونە لانی پەیوەندیدار چۆن هات بەدەمتان و چۆن هاوکاتای ساوکاری کردوون وڵا بڕێ بڕستم تا ئێستا نەوەڵا هیچ کەسێک ناتوە بەدەمان ئەوەی کە هاتووە بیدایەت ڕێکخراوی مافی مرۆڤ هات ڕێکخراوی خاج سوور ڕاستی هاتن بۆ لای ئێمە تقریبا کەوەیکەم لە قسەخانە هاتمەوە تقریبا 2000 هاتن بۆ لەمان دواتریش بیداد ڕێکخراوی سیپیدیات تا ئێستا لەگەڵمان بەردەوام بنەوە خۆڵ ناگرێت بەڵێ بەس دواتر ڕێکخراوی خاج سووریش نازانم دەنگیان نەما هەر ناتنەوە بەس تا ئێستاوی کە هات پێ بۆ لەمان تەنها ڕێکخراوی سیپیتی نە حیزبێک نە دەسەڵاتێک نە مەسوولێکی هیچ کەسێکمان نەدیوە بەخوای نەلانی پاکەکان نە لاوانی تر یەکەی تێپاتی نەزم چی هیچیان هیچ کە ئێوە لە کاتێکا ڕەنگە پێویستیتان بە نەشتەرگەریە بێ پێویستیتان بە نەخۆشخانە هەبێ بۆ چارەسەر وانە باڵ بێگومان بۆ خۆم ئەو کاتیکەم خەسم بەسرات زۆر دەوڵەمە ڕاتی بێ هەر هەموو فرۆشت هەموو لە خۆمە سەر بکرد یعنی هەرچی هەم بوو یعنی دەچوو بۆ نەخۆشخانەی ئەهلیەکان چوە نەخۆشخانەی حکومی بووین بەخوا نزیک مانگی زۆر لێم هیچ هەشتی سەرەتایان بۆ دەکردی دانگ بڕۆفلان نەخۆشخانەی دوکتۆرێکی ئەمریکی لێ ئەڵمانی لەم چیلی دەچین بە زەبری پارەی خۆت نەشتەرگەرێکی بۆ دەکردی ئێستاش ئێستان بۆ خۆم نەشتەرگەری زۆرم ماوە زۆر ینی هەر باس ناکرد یعنی ئێستا بەردەم خاچم ئازاری هەیە دێشی داوەستاوە ینی هەندێک دەماروشتی نەماوە کە خوێن دێنەوە بۆم ناکرێنی پارەی زۆری دێ بۆ نەگوێ ئێستا بەردەوام ڕۆژێک گوێم ئیلتیاب دەکەن کە لە کاتی خۆشنەوەانە هەر چەندشتی دەخەیتە بەڵام هەر ئیلتیاب دەکات دەمێ بۆنە پەردەی گوێم دانێم تۆ قاسم چاکە ئەو پارچان هەندێک دەرێنم ناکرێ لە ئیمکانی مەدانیە قورسە ئیلا دەبێ حکوومەت بیان لایەنێکی ئەو بدەنە بە ئێمە ناکرێت لەو کاتۆ کە ڕووداوەکە ڕوویاوە ئێوە چوونەتەوە بۆ ئەو گوندەی خۆتان کە چوون نەوەڵی لەو کاتیەوە نەچوومەوە تا ئێساش ئەوم ڕەز و باوشتانێکە هەمانە هەر جێمە نێشتووە بۆچی وەڵی هەر نەچووی نەوێنی حەزمان لێ نەبوو هەر شوێنەکە بۆ ئێمە ناگونجێ چکە تو کە دەچی بۆ ئەم ئێستا بۆ من ڕێگایم بە کورتێکی دا من بچم بۆ کورتێک لێ ئەوشتان دەبینم هەر ڕز شتا خۆش نیە شوێنێکی ینی بیری ڕووداوەکە بەڵە بێگومان تو بیرات تێدە پارێلاوانی بە خۆشیێک چی کە تو ئەو ناخۆشت بی دەکەیت و ئەم ڕۆژە بگرێت 10 ڕۆژ دواتریش بەس ناڕات کێشی بە بیرت دەکەوێتەوە ینی هەمیشە دەوتریانی ئەمانەی کە لەم ناوچەیەن بۆ منە بەردەوامەوە مەترسیان لەسەرە مەترسی بردومان ماڵە خاڵم یەک دوو شەو بوو لێ بوون دەیگو حتا بەینی هەر دەنگی درۆن و تیارە و دوات دەوجارە لە شوێنێکی دەدا یعنی دیگوتەوە خۆزگە نەچووباینە خۆی ماڵم داڵی شو فاکر هەموو یەوەی کە دەچێ بۆ گوندانە ینی بناری قەندیل و دایم هەر دەڵێ سا تیاری لێ بدە مرتاحنێ کامەران عوسمان بەرپرسی دێسکی مافی مرۆڤی ڕێکخراوی CPT ئەمریکی دەمباتە سەر گۆڕی ئەو سێ کەسەی کە بەهۆی درۆنەکانی تورکیاوە گیانیان لەدەستداوە کا کامران بۆ ئێمەت هێنا بۆ سەر ئەم گۆڕستانە یان چیرۆکی ئەم گۆڕستانە چییە لای تۆ باڵە
ڕووداوەکەی کورتە کە لە 26 2019 ڕوویدا بەڵگەیەکی تەواوە و نمونەیەکی زیندووە بۆ نیشاندانی ئەوەی کە تورکیا بە بەردەوامی هاوڵاتیانی مەدەنی لە پاڵ گەریلاکانی پارتی کرێکارانی کوردستان بە ئامانج دەگرێت. یعنی لە زۆربەی ئەو ڕووداوانەدا کێمە تێبینیمان کردووە درۆنی تورکی بە دوای ئۆتۆمبیلێکی پەکەکەوە دەکەوێت بردومانی ناکە تاوەکو دەگاتە شوێنێکی ئاوەدان یان نزیک هاوڵاتیانی مەدەنی. بۆ نمونە لە ڕووداوەکەی ئەو ڕووداوی کە لە کونەماسی ڕوویدا لە پێنجێنەوە درۆنێکی تورکی بە دوای ئۆتۆمبیلێکی پارتی ژیانی ئازادی کوردستان بژاک کەوت بوو تاوەکو گەیشتە ناو سەیرانگاکە اینجا بردومانی کرد کە زیاتر لە ئامانجە بۆ چینیەوە بە دڵنیاییەوە ئێمە پێمان وایە بە بەردەوامی تورکیا چەند ئامانجێک دەپێکێتەوە. یەکێک لە ئامانجەکانەوەیە کە خەڵکی سەرسنوور ناوێت ئەو گوندەکان خەڵکی تێدا بمێنێت دەوێت ئەو خەڵکانە بڕۆنە دەرەوە و مەترسی لەسەر ژیانیان دروست ببێ بۆمە بۆ هێو ڕووداوە ماڵی کاگ عەبدوڵڵا ئاڵیمینێ نەڕۆشنەوە بۆ ئاشقولکە خەڵکێکی تریژە و گوندانەی بەجێهێش. هۆکاری دووەمەوەیە کە تورکیا دەیەوێت مەسجێک پەیامێک بگەێنێویش ئەوەیە کە دەیەوێت بڵێ ئامادەیی پەکەکە لەو ناوچەیە مەترسیە بۆ سەر ئێوە ژیانی گرنگی بەوە نادەین کە تۆ پەکەکە یان پەکەکەنی لەبەرەوەی پەکەکە لێرەیە مەترسیە بۆ سەر ژیانی ئێوە. لەم ڕووداوەدا کە ئێمە تێبینیمان کرد و بەڵگەمان لەسەری کۆکردەوە بۆ زیاتر لە یەک کاتژمێر درۆنی تورکی بە دوای ئۆتۆمبیلێکی پارتی کرێکارانی کوردستانەوە بوو تاوەکو نزیکی ئۆتۆمبیلەکەی کاگ عەبدوڵڵا ئاڵیمینێ و مامۆستا محەممەد و ئەوان بووە 8 ئەندامی یەخێزان لە یەک ئۆتۆمبیلدا بوون ئۆتۆمبیلێکی پارتی کرێکارانی کوردستانیش لە پشتیانەوە دەڕۆی درۆن دەسوڕاوە هەمویان هەستیان بەوە کردو کە درۆن لە ناوچەکەدا دەفرێت و دەسوڕێتەوە بەڵام درۆنەکە نەیپێکا لی نەدات لە سارەی پەکەکە تاوەکو گەیشتە نزیگەوانەوە کە گەیشتە لۆفەکانی کورتەک بە تەنیشت یەکەوە لیدان. لەو ڕووداوەدا بەداخەوە سێ هاوڵاتی مەدەنی کە دویان خوێندکار بوون کاگ عەبدوڵڵا بۆ خۆی فەرمانبەری ئاو بووە لە چوار قوڕنا جوتیار بوون بۆ کاروباری جوتیاری چوونەتەوە بۆ گوندی باب و باپیرانیان کە ئاشقڵکەیە لە بناری قەندیل بە ئامانجگیران و هەر لەم ڕووداوەدا کە شتێک زۆر جێگەی سەرنجە و پێویستە تورکیا تێیدا بەرپرس بکرێت ئەوەیە کە لە یەکەم جار کە بردومانەکە دەکرێت تەنها یەک هاوڵاتیان کە کاگ عەبدوڵڵا ئاڵیمینەیە ئەو شەهید دەبێت لەو ڕووداوە بەداخەوە بەڵام کاتێک مامۆستا محەممەدی کوڕی دەیەوێ هاوکاریان بکە قوربانیەکانی تریش بێنێتە دەرەوە بریندارەکان درۆنی تورکی دێتەوە بە تەنها ئۆتۆمبیلەکەی ئەو بە ئامانج دەگرێت جار بۆ جای دوم لێ بۆ جاری دووەم لی دەداتەوە کە لەم ڕووداوەدا کوردستان خان شەهید بوو و کاکەریادیش لەم ڕووداوەدا شەهید بوو و 5 ئەندامی تری خێزانەکە بە مامۆستا محەممەدەوە هەمویان بریندار بوون بۆیە تورکیا ناتوانێت حاشا لەوە بکە ناسنامەی قوربانیەکان هەمووی دیارە مامۆستا محەممەد بۆ خۆی پیاوێکی ئاینیە مامۆستایەکی ئاینیە و خوێندکاری ماستەر کامەران زۆر جار ڕەنگە لای خەڵکیشانەوە جێ پرسیار بێ دەوترێت ینی ڕەنگە ئەم کەسانی کە ئەکرێنە ئامان جۆرێک لە جۆرەکان پەیوەندیان بە پاتی کرێکارانەوە هەبێ تا چەند ئێمە ڕاستانی خۆی دەکرێت بەشێک ڕاستی تێدا هەبێ بەڵام تەواوی چیرۆکەکە نییە لە 1990ەوە تاوەکو ئەم دەقەیەکی ئێمە قسەدەکەین 1970 هاوڵاتی مەدەنی کە تەنانەت هاوسۆزیشیان بۆ پارتی کرێکارانی کوردستان نەبووە بە ئامانج گیراون لەلایەن تورکیاوە ینی خەڵکێکی تێدا کۆرپەلەیەکی سێمانگی چه هاوسۆزیەکی بۆ پەکەکە هەبێت چ پەیوەندیەکی بە پەکەکەەوە هەبێت بێگومانەوە بە هیچ شێوازێک ڕاست نییە لە پاڵ ئەو خەڵکانی کە هەماهەنگیان هەیە لەگەڵ پەکەکە لە پاڵ ئەو خەڵکانی کە چەکداری پارتی کرێکارانی کوردستانن بە بەردەوامی هاوڵاتی مەدەنی بە ئامانج گیراوە 159 ئەو هاوڵاتی مەدەنیانەی کە بوونەتە قوربانی بردومانەکان لە ناو ماڵی خۆیاندا بە ئامانج گیراون لە ناو ڕەز و باخ و زرعاتی خۆیاندا بە ئامانج گیراون بەڵام ئەوەی سا دۆخەکەی گۆڕیوە بۆ نمونە درۆنێک دەکەوێتە دوای ئۆتۆمبیلێک ینی ئێتە گومانەکە وایە یاوە تا پەیوەندی لەگە پارتی کرێکاران هەیە یاوە تا چەکداری پارتی کرێکارانە لێ دەدا و دەبێتە قوربانی بێگومان وەک باسم کرد هەندێک جار تورکیا دەی پێکێ ئەندامانی پارتی کرێکارانی کوردستانیان هەماهەنگیان لەگەڵ دەکات بە ئامانجیان دەگرێت بەڵام لە زۆرینەی جارەکاندا هاوڵاتی مەدەنی تێدا دەبێتە قوربانی بەڵام با بڵین پەیوەندیشیان هەیە لەگەڵ پارتی کرێکارانی کوردستان خەلەکان گۆڕەپانی جەنگ نییە بەپێی هەموو یاسانێ دەوڵەتیەکان لە تورکیا و هەموو دەوڵەتێک قەدەغەیە کە لە شوێنێکی ئاوەداندا کەسێکی ناچەکدار بە ئامانج بگرێت
بەپێی هەموو قانونە نێودەوڵەتیەکان کەسێک لە خوار تەمەنی 18 ساڵەوە تۆ ناتوانانی بێ بردومانی کێ و بیسووتێنی لە ناو ئۆتۆمبیلەکەیدا منداڵێکی 13 ساڵی چوزانە پەیوەندی لەگە پارتی کرێکارانی کوردستاندا چیە بۆیە تورکیا پێشێلکاری گەورەی مافی مرۆڤی کردەوە تاوانی جەنگی ئەنجامداوە بەپێی هەموو ڕێکەوتن نامە نێودەوڵەتیەکان نەک بە تەنها بەرامبەر بە هاوڵاتی کورد بەرامبەر بە هاوڵاتی تورکیش بۆ نمونە لە ڕووداوەکەی گارە کە لە ساڵی 2021دا ئۆپەراسیۆنێکی ئەنجامدا بۆ ئازادکردنی بەندیەکانی خۆی ئەوانەی کە لە بەردەستی گەریلاکانی پارتی کرێکارانی کوردستان بوون بە پێی گوتەی خولوسی ئاکار لە ناو پەرلەمانی تورکیادا باسی لەوە کرد کە گازی فرمێسک ڕێژ بەکارهێنراوە بۆ ئازادکردنیە گازی فرمێسک ڕێژ گازێکی قەدەغەکراوە هیچ کەسێک ناتوانێت لە جەنگدا باشە خۆ ڕێکخراوەکەی وە ڕێکخراوێکی ئەمریکی ینی هەڵوێستی وڵاتانی دنیا بۆ نمونە عێراق کە ئاسمانەکە و زەویەکە ینی هی ئێوە ئەوان هەڵوێستیان چییە لەسەرەوە حکومانی بۆ نانەدەن بۆ هیچ هەڵوێستێکیان بەرامبەر بە وڵاتی تووشانی کۆمەلگەی نێودەوڵەتی ئەمریکا ئەڵمانیا بەریتانیا فەڕەنسا هۆڵندا هەموو ئەو وڵاتانی کە لە کۆمەلگەی نێودەوڵەتیدا قسەیان دەیخوات و قسەیان هەیە چۆن دەتوانن لەسەر ڕووداوێکی ئەوە قسە بکەن لە کاتێکدا کە وڵاتەکەی خۆت قسە ناکە حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەم دوو ڕووداوی هەم خەلەکان هەم زەلان هەم ئەوەی سیدەکان کوێستانەکانی سنین کە ڕۆژێک پێش ئەوەی خەلەکان ڕوویدا یەک کەلیمەی نەگوتووە تۆ بەرپرسی لە گیانی هاوڵاتیانی خۆت وڵاتێکی تر چۆن دەتوانێت قسە بکە حکوومەتی هەرێم وەڵامی ئەوەیە کە پەکەکە و تورکیا بەرپرسن باش بەڵێ ئەوان دوولانی جەنگ عێراق کامە شکاندنی سەروەری عێراق بەڵێ ینی ئاسمان و زەمینەکەی تۆ بەکاربێنی حکوومەتی عێراقی بە هەموو شێوازێک کەوتۆتە ناو ڕێکەوتن نامەیەک لە پێناو دروستکردنی ڕێگای گەشە و لە هەمان کاتدا لە پێناو بژاندنەوەی ئابووری عێراق و لە هەمان کاتیشدا نەک چاوپۆشی لێ دەکات سازشی یەکجار گەورەی کردووە مانگێکی بە تورکیا داوە لە 15 حوزەیران بۆ 15 تەمووز ئۆپەراسیۆن لە قوڵای خاکی هەرێمدا بە قوڵای 40 کیلۆمەتر ئەنجامدان کەمە نەک پێشلکاری سەروەری عێراقەوە تەراتێنکردن و مانۆڕی سەربازی و دروستکردنی بازگە لە ناو هەرێمی کوردستاندا لەلایەن دەوڵەتی تورکیاوە پێشلکاری گەورەی مافی مرۆڤەوە پێویستە بەرپرسانی عێراق زۆر باش لەوە تێبگەن دەوڵەتی تورکیا لە هەر شوێنێک بارەگای سەربازی دروست بکات گەڕانەوەی نییە لە 1995دا بۆ شەڕی ناوخۆ تورکیا بارگایەکی سەربازی لە گرێبارۆخ دروست کرد تاوەکو ئێستا و بارگا سەربازی لەوێ ماوە 2013 بە بیانوی شەڕی داعشەوە لە باشیک بارگایەکی دروست کرد هەموو حکوومەتی عێراقی داوای لێکردای بقادای نەکست تاوەکو ئێستا بارگا سەربازەکەی لەوێدا ماوە بۆیە حکوومەتی عێراقی لە ئێستادا ڕێکەوتن نامەیەکی هەیە بۆ دروستکردنی ژوورێکی ئۆپەراسیۆنی هاوبەش لە باشیک کە بتوانن لە هەردوو لاوە گارە ئابلوقە بدەن لە مەتیناوە و لە دۆڵی نەهلەوە گارەش بگیرێ 175 ئەمنیەت دەسەڵاتی ئەمنیەتی پارێزگای دهۆک دەکەوێتە دەست تورکیاوە حکوومەتی هەرێم هیچ ڕۆڵێکی نامێنێت. ئاسمانی هەرێمی کوردستان هێندە بێ ساحێبە درۆنی تورکی بە کەیفی خۆی دێت و دەڕوات دۆخێکی وا دروست بووە هیچ کەسێک هەز بە سەلامەتی خۆی ناکات نە لە ناو ئۆتۆمبیلەکەی نە لە نێو ماڵی خۆیدا بە ئامانجگرتنی خەڵکی مەدەنی بەو شێوەیی ئێستا گومانی زۆری دروست کردووە چۆن و بەچی ڕێگایەک سوپای تورکیا دەستی بە زانیاری لەبارەی ئەو کەسانەوە دەگات کە دەیانکات بە ئامانج بۆ وەڵام و ڕوونکردنەوەی ئەو پرسیار و گومانانە قسە لەگەڵ ئەو کەسانە دەکەم کە لە سێکتەری سەربازیدا شارەزان بێگومان هاوکاریەکی لەسەر زەمین هەیە بۆ ئەم فڕۆکە بێفرۆکەوانانە بە تایبەت ئەم هاوکاری ئەو کەسانن کە لەلایەن دام و دەستگا هەواڵگیریەکانی تورکیاوە تەژنیت کراون و کورسی خۆڕ طبعاً بەهۆی پارەوەیان بۆی پێشکەشکردنی ئەو پێویستیانی بۆ ئەو خەڵکە هەیە کە ئەمە بە حەقیقەت ئەتوانم بڵێم وەکو کارە ساتێکە بە نسبەت هەرێمی کوردستان بۆ هەموو دەوڵەتێکی دنیا وایە لەبەرەوەی ئەو فڕۆکە بێفرۆکەوانانە
ئەگەر کەسێک نەبێت لەسەر زەمین هاوکاریان بکە بە هیچ شێوەیەک ناتوانن لەسەر جادەیەکی گشتی وەکو جادەی دووکان سلێمانی یان خەلەکان سلێمانی لە ناو ئەو قەرەباڵغە ئۆتۆمبیلی لەسەر ئەو جادەیە کە بە هەزارەها ئۆتۆمبیل و تانکەری نەوت و گاز و لۆری بێدات هێپەڕی بتوانن ئۆتۆمبیلێکی بچووک بە ئامانج بگرن و یەکسەر بیسووتێنن یان لەسەر ڕێگای سلێمانی سەی سادەق بە ئامان شێوازکە ئەو دوو ئافرەتەیان بە ئامانج گرت لەبەرەوەی ئەمە هاوکاریەکی زۆر هەیە لەسەر ئەرز بۆ ئەو بڵێن ئەو فڕۆکە بێفڕۆکەوانانم بۆ هۆکاری ئەوەی بە دوواداچوونیان بۆ دەکەن بۆ هەندێک کەس کە ئەوان دەیانەوێ بیکەن بە ئامانج و بێگومان زیاتری ئۆتۆمبیلەکانیش لەلایەن ئەو کەسانی کەسی خوڕن ئێستا یان GPS-ێکی زۆر بچووک هەیە مۆناتەسیە لاسخایەکەن بەس ئۆتۆمبیلەکانیان ئەو جۆرە بڵێن GPS-انە یان هەندێک جار هەیە مادەیەکی تایبەتی سیپرا هەیە لە ئۆتۆمبیلەکانە دەن ئەوانە ئاماژە ئەدەن بە فڕۆکە بێفڕۆکاوانەکان و دیاری دەکەن لە چێ حداسیاتێکەوە ئەو ئۆتۆمبیلە بڕوە ئەڵێ لە ساڵی 2019 تورکیا جۆرێک لە فڕۆکەی بێفڕۆکانی دروست کردووە کە تۆ بۆ نمونە وێنەی کەسەکەی پێی تعریفەکە لە ڕێگەی خوێنەوە ئەشیعیەوە ینی پێویست بە GPS ناکە کەسەکە دۆزێت و لە هەر جێگای بێت ئەمە بە پێی ینی تەجروبەی خۆت ئەم شتە دروستەوە یا زۆر جاوتری ئەمە تورکیا بۆ ناکۆکی و یاخود ئاژاوە لە هەرێمی کوردستانە دەڵێ من جاسووسم هەیە و ئەمە لە ڕێگەی کەسێکەوە دیاری کراوە و ئەوان کردویانە تا ئامانج بێگومان تەکنۆلۆژیا لێ ئێستا پێشکەوتووە بەڵام من بە حەقیقەت وەکو کەسێکی کە وەکو شارەزایەک بوارەکانی سەربازی و ئەمنین یعنی تا ئێستا تەکنۆلۆژیان لە هیچ وڵاتێک نەگەیشتوتە حەدی ئەوەیە کە بتوانن بەهۆی بڵێن وێنەیە کە بینێرن ئەوان بێن متابعی ئەو وێنە بکەم دۆزنەوە ئەوەش یعنی شتێکە ئەتوانن بۆی مۆبایلەوە ئەوە شتێکی طبیعیە مەسەرەن ئەگەر ئەوان جۆری مۆبایلەکە لەگەڵ ژمارەی مۆبایلەکەی ئەو کەسەیان لا بێگومان ئێستا تەکنۆلۆژیا ئەتوانی متابعی وەکو ئەوەی کە کرا لە تەهران یعنی بەهۆی ئەوەی هەنیە کە کوژرا بەهۆی مۆبایلەوە بۆ ئەوە قسەی کردووە بۆ مۆبایلەکانی بۆ مۆبایلەکان توانیویانە بە زەبزەباتی ئەو مۆبایلە شۆنەکەی بدۆزنەوە لێ بدەن طبعا ئەوەش کەمە زۆر کەمە و حاڵەتانە بەڵام زیاترین حاڵەت ئەوەی کە ڕوو ئەدا بە حەقیقەت لە کوردستان وەکو ڕایەکی خۆم وەکو ئەڵێم شارەزایەکی بواری سەربازی و ئەمنی ڕایەکی خۆم زیاتر ئەو کەسانن کەسی خوڕن لەسەر عەرز زۆر بەوردی متابعی ئەو کەسانەکەن کە بڵێن ئەبنە ئامانج بۆ وڵاتی تورکیا بە تایبەت هەم چالاکوانەکانی سەر بە پارتی کرێکارانی کوردستان یان لێپرسراوانی ئەو پارتە کە ئیش دەکەن یان ئەوانەی هەماهەنگیانەکەن هاوکاریانەکەن ئەوان هەر کەسێکیش هاوکاری ئەوان بکە ئەوان دوایە کە بوونە ئامانجەم ئەوەی ڕێی خەلەکان ئەومەی شار باشێر دوای هاوکاریان بەڵێ بوون بازرگانی چێکیان خۆ کەس باسی ئەم بابەتە ناکە خۆ هەرێمی کوردستان وەکو حکوومەتێک ئەمانە هاوڵاتیین خەڵکی هەرێمی کوردستان ئەسڵەن بەس سۆسیال میدیا باسی دەکا هیچ دام و دەستگایەکی حکومی ئێمە دام و دەستگای مافی مرۆڤمان هەیە ئێمە دام و دەستگای پەیوەندیدار بە کاروباری کۆمەڵایەتیمان هەیە ئێمە دام و دەستگای وەزارەتی ناوخۆمان هەیە دام و دەستگای ئاسایشمان هەیە هیچ دام و دەستگایەک باس لەم کەسانە ناکە کە ئەمانە خەلفیەتیان چییە ئایا ئەم کەسە مەدەنیانە بۆ شەهید دەکرێت لەلایەن تورکیاوە یعنی هیچ نەبێ باس بکرێ هۆکارەکەی چییە کە ئەمان بۆ ئەوی خەڵکێکی تر کە مەدەنی بێ دوورکەوێتەوە لەم کارە بەڵام تەنانەت ئەگەر حتا ئەو کەسە هاوکار بێ مەسەڵەن کابرایەک لە ئەوەی کە خەڵکی لە حاجیاوە بوو ئەوەی نزیک خەلەکان شەهید کرا خۆی دوو کوڕی ئەگەر حتا خۆشی هەماهەنگ و هاوکار بواە لەگەڵ پەکەکە خۆ ئەو کاتەی لەناو ئۆتۆمبیلەکە بۆ چەکی پێ نەبووە خۆ کەسێکی تورکیایی نەکوشتووە
شەڕی نەکردووە بەشدار نەبووە لە شەڕ لەگەڵ تورکیا ڕەنگە کابراایەک بێ لە ناو بازار بێ وەکو باسییان کرد بە شێوازی ڕسمی باس نەکراوە ئەمە لە هیچ دامودەزیایەکی حکوومەت یاریێم نەگوتراوە ئەمە وایە بەڵام وەکو پرۆپاگەندە دایانگو ئەو کابراات چەک فرۆش بۆ مەسەلت باشە خۆ چەک فرۆشتن لە هەرێمی کوردستان ئازادە بازار هەیە و لەژێر کۆنتترۆڵی دامودەزگەکانی ئاسایشی هەرێمی کوردستانە لە هەموو شارەکانی کوردستان بازاری چەک فرۆشتن هەیە هەموو کەس ئەتوانێ لە ژێر بڵێن بە ئاگاداری ئاسایش هەرێم دوکانی چەک فرۆشتنی هەبێت و چەک بفرۆشت باش ئەو کابراایە بڵێت چێگە چەکی فرۆشتی بێ و کەسێکی سەر بەپەکە کەڕی بێتی خۆ تاوانی چێوەکو خەڵکێکی تر لە بازارە و ڕوخسەت درراوەکە ئەو چەک بفرۆشێت دوم ئەگەر باشە خۆی تاوانبارە باشە دوو منداڵی یەکێکیان 18 ساڵی یەکێکیان 12 ساڵی هی دوو منداڵەکەی داوانیان چییە کە لە ناو سیارەکە بسووتێن یانی ببنە خەڵوز یعنی ئەمە تاوانێکی جەنگە. لە مانگی ڕابردوو لە نزیک گوندی تەپەڕەژ لە نێوان سەی سادق سلێمانی درۆنێکی تورکیا ئۆتۆمبیلێکی کردە ئامانج بەو هۆیەوە دوو ڕۆژنامەنووسی کۆمپانیای چەتر گیانیان لەدەستدا و 6 کەسی دیکەیش بریندار بوون. ینی ئەمانە جۆرێک لە جۆرەکان پەیوەندیان بە پارتی کرێکارانەوە هەبووە ئێستا بۆ نمونە و کارمەندەیەوە گوڵستان خان بۆ نمونە ینی پێشتر کاری سیاسی کردووە چەکدار بووە ئەنی ئەکرێ بۆ نمونە ئەمە ینی بیان و بووە بەوەی کە شەید بکرێن زانی چۆنە ڕاستە شەید گوڵستان کاری کردووە لە لای ئێمەش کە لە دەم دەستگای میدیایی چەتردا کاری کردووە هەڵسەنگەنەرێکی شرۆڤەکارێکی سیاسی بووە خۆ ئێمە هەموو شتەکانمان نابێت بەستینەوە بە کۆمەڵایەتی و گشتیەوە ئێمە شرۆڤی سیاسیشمان هەیە ئەی خۆ ناکرێت ڕۆژنامەکانمان یاخود شاشەکانمان تەنها قەزەی کۆمەڵایەتی بێ ئێستا ئێوە بۆ خۆتان وەکو دەستگای زوم هەر لەناو خۆتانات هەموو بەشەکانتان هەیە بەشی کۆمەڵایەتیتان هەیە بەشی سیاسیتان هەیە بەشی ئابووریتان هەیە ئەمە لە هەموو دەستگاکی ڕاگەاندنا هەیە ئەم ژنە چالاکوانە ڕۆژنامەنووسە لە بواری سیاسیا کاری کردووە دوجار 4 ساڵ بۆ لە لای من بوو ئەمە باسی شەید گوڵستان تارا بکەین 4 ساڵ بۆ لەناو ئەم دەستگایە کاری کردووە پێشتر چی بووە چی نەبووە ئەمە نابێ بکرێ بە ئامانج ئەم ژنە کاتی خۆی وەکو ئەوەی کە من زانیاری وەرگرت بێت لە ڕۆژئاواشە کاری ڕاگەاندنی کردووە ئەگەر لە هەر شوێنێ بوو بێ ئەم ژنە 25 ساڵە ناوکایی ڕاگەاندنا کارەکە کەسێکی ئەسکەرتار نەبووە تاکو بکرێ بە ئاماجیانی تۆ خۆمەرج نییە هەر ئەبێ بە دڵی دوشمنەکەت بیت ینی تۆ ڕۆژنامەنووسێکی سیاسی بیت ئەبێ بکرێ بە ئامانجیەوەی کە بکوژری تیرۆر کرێت ئەمانە ناڕەوایەتیە ناحەقیە لە هەموو دنیای ڕۆژنامەوانی سیاسی هەیە ڕۆژنامەوانی ئابووری هەیە ڕۆژنامەوانی کۆمەڵایەتی هەیە ڕۆژنامەوانی گشتی هەیە یعنی ئەمانە بابەتن بەڵام جیاوازە لە چەکدار مستحیل لە ڕۆژی لە ڕۆژان چەکداری کرد بێکو چەکدار ببێت بەڵام کەسێکی بوێر و ئازا و دلێر بووە سنووری کوردستانیشی نەناسیوە لە هەر شوێنێک بیویستایە پێی خۆش بێ کایەکی ڕاگەیانکاری پڕکاتەوە لە باشوورا بێت لە ڕۆژاوا بێت لە ڕۆژهەڵات بێ لە باشوورا بێت چووە بۆی کاری کردووە بەتایبەتی لەم 4 ساڵی دواییە دانیشتوی شاری سلێمانی بۆ 4 ساڵ بۆ ئەم دەستگای منە کارەکە باشگا کەم قسەی لەسەرەوە کرێ زیاتر ئەم هەوڵە تیرۆریسیانە ینی مخبیرەکەی ناوخۆیی کەسانێکن کە بۆ نمونە پێشتر زانیاری ئەیان بە وڵاتی تورکیا و ئەویش لەسەر مەبنای ئەوەیە ئەم کارەکە ئێوە ژوون بۆ تۆ ینی کە خەڵکانێکن لێرە ینی ئەم کارەکەن بێگومان ئەوە شتێکە ینی کوردەواری پەندی جوانی هەیە مەسەلی جوانی هەیە ئەڵێ تەور ئەگەر کلکەکەی لەدار نەبێت داری پێ نابڕێتەوە ئێمە تورکێکی مەغۆل چوزانێک کەمال چێە چوزانێ من چێم و چیم و چی ناکەم ئەگەر مخبیرەکە دراوسی خۆم نەبێ یا کەسی نزیکی خۆم نەبێ یاخود لایەنێک وەکو تۆڕێکی جاڵجاڵۆکەی جاسوسیان لەسەر ژوورێکی ئەمەلیاتیان دروست نەکردبێت کە ئێمە بۆ خۆمان زانیاریمان هەیە لەم ڕۆژانەشە لە ناو ڕاگەیانەکانە بڵاو بۆ تۆڕێکی جاسوسی
زۆر گەورە هەیە بە هاوکاری دەستگای بەدنای پاراستن هەمیشە هاوکارن بۆ ئەوەی کە زانیاری کۆبکەنەوە بە بەردەوامی زانیاری کۆکەنەوە لەسەر ئەو کەسانی کە لەسەر بنەمای نەتەوە نیشتیمانی کارەکەن. بە گوێرەی بەدواداچوونەکانی زووم زۆرینەی ئەو هێرشە درۆنیانەی تورکیا ئەنجامی دەدات بە دوو ڕێگە دەستی بە زانیاری لەبارەی ئامانجەکەی دەگات. یەکەمیان لە ڕێگەی هەواڵگریەکانی دەستگای مید کە کەسانێک هەن لە نێو خاکی هەرێمی کوردستان کاری بۆ دەکەن. دووهەمیش تەواوکەری ڕێگای یەکەمە. هەندێک لەوانەی کراونەتە ئامانج لە ڕێگەی ئامێری GPS-ئەوە شوێنەکەیان دەستنیشان کراوە و دواتر درۆنی تورکی بۆردومانی کردوون. بۆ دڵنیان لەوەی کە لێرە هێزە ئەمنیەکان یاخود استیخباراتیەکان کە پاڵپشت نەبن بۆ مخبیری ئەو کەسانەی کە لە ئەنگری پارتی کرێکاران. با تقریبان وەڵام دایتەوە وتم ئێمە هیچ کێشێکی سیاسیمان لەگەڵی کێتیان تا ئەومان لەگەڵ کێشەکە سیاسیەن ینی حقی بە سیاسیەوە نییە، کێشەکە فشاری تورکیایە لەسەر لایەنە سیاسیەکان ینی ڕاستەوەیە لەسەر بۆ نمونە هەرێمی کوردستان. بەڵام بڵێم وەکوتم کە تۆ کێشەیەکت نەبێ لەگەڵ لایەنێکە بەس دوجار ئەشکرێت ئێستا لە ناوێکێتی نیشتیمانی کوردستانە دڵنیام ناتوانم بە عەدەد بێڵم بە دەیان خەتمایلی تایە. ئەم خەتمایلانەشی ئیش بۆ ئەو دەستگا بەدناوانەکەن کە خەریکی تۆڕە جاسووسەکانن لەوانەشە لە ناو خودی یەکێتی نیشتیمانی کوردستان نەک بەسەر ئێمەوە بەسەر خودی یەکێتی نیشتیمانی کوردستان و خەتمایلی جاسووسی بکەن بۆ دوژمن لە پێناوی مشتێ پارەیە ئەمانە ئەکرێ. بەڵام وەکو فەرمیێت ئێمە باوەڕ ناکەین و یەقینیشین بەرامبەرەوە کە وەکو چۆن بڵێن من ئەگەر ڕەفیقی خۆشەویستی تۆ بم برادری خۆشەویستی تۆ بم هەمیشە ساڵانێکی زۆر بەبێکەوە بین هەموو باوەڕێکم بە تۆ هەبێت باوەڕ ناکەم خیانەت. چونکە دەوترێ ینی تۆ لایەنگرێک یاخود ئەندامێکی پارتی کرێکاران لە سنووری سلێمانیە، ینی دەستگای مید نازانێ بۆ کوێچێت و لە چی سارێکایە و چۆن درۆنی بۆ نێرێ شەهیدیەکە. ئەگەر بۆ نمونە لایەنێک لێرە ئیخباری نەکات یاخود زانیاری پێنەیە ئەو گومانیتیانە 100% دەستەکە لە ناو خۆیە بە شێوەیەکیش خۆی نزیک کاتەوە لە تۆ هەر ممکنە لە ناو کارمەندەکانی خۆمە هەبێت ئەو جاسووسە بۆی هەیە ناو کارمەندەکانی خۆمە بێت چونکە من تقریبان 100 کارمەندم هەیە ینی لەگەڵ ڕێزمان بۆ سەرجەم کارمەندەکانم من گومانم لە هیچیان نییە بەڵام ئەڵێم بۆی هەیە ینی لە ئاسمان و نایە دەو جاسووسە هەر لەم سلێمانیە. باشە کاک جەباتۆ ئەگە بینەوە سەر و مۆزوعی سیخوڕیەکە ینی ئەکرێ بۆ نمونە ئەمە هاوڵاتێکی ئاسایی بێم سیخوڕیەکە یان نەخێر لە ناو دامور دەستگا سەربازی و ئەمنیەکانی شایانی ئەکرێ شتیوا هەبێت ئەم زانیاریە وردە ئەوە بە حقیقەت ئەوە ئەمێنتەوە لەسەر ئەو ڕێکەوتنانی کە ئەکرێ لە نێوانی دام و دەستگا هەواڵگریەکانی تورکیا یا لایەنی حکوومەتی تورکیا لەگەڵ ئەم دام و دەستگایانە طبعاً دام و دەستگا هەواڵگریەکانی تورکیا بە دوو جۆریش ناری تورکیا ئێران عێراق هی وڵاتانی ئەوروپا خۆ ئێمە بەدەیان بە سەتان کۆمپانیای وڵاتانی دنیا ئیش دەکەن لە هەرێمی کوردستان بە سەتان منەظەمەی جۆرا و جۆری دنیا لە هەرێمی کوردستانە ئیش دەکەن. ئێمە کرێکاری بیانی ئەهێنین لە دەیان وڵاتی دنیا زۆر ئاساییە ئەم کۆمپانیانە بە پێی زانستی هەواڵگری یەکێک لە سەرچاوەکانی کۆکردنەوەی زانیاری یان کاری زانیاری بۆ هەردام و دەستگای هەواڵگری خەڵکی ئیعلامیە بەداوای لێوردنەوە لە جەنابەت ڕۆژنامەنووسە ڕۆژنامەنووس زۆر جار هەیە ڕۆڵی گەورەی بینیەوە لە کۆکردنەوەی زانیاری لە هەموو شەڕەکان تەنانەت لە شەڕی جیهانی یەکەم و دووەمیش یعنی ئەمانە دووەم کۆمپانیەکان
ئەو کۆمپانیایەک هەندێک کۆمپانیایە بەوەمی دێت بارەگەدا هەنێ و هیچ ئیشێک ناکە بەس ئیشەکەی تەجدیدکردنی خەڵکەوە هەواڵگریە یعنی کۆمپانیایەکی هەواڵگریە ئەمجا جگە لەوەش ئەو خەڵکانی کە دێن سەردانی ئەو وڵاتاکەن وەکو گەشتیار جگە لەوەی ئەو خەڵکانە کە دێن ئیش دەکەن لێرە باشە ئایا دام و دەستگاکانی هەواڵگری هەرێمی کوردستان لەگەڵ ئەمانە هەموو ئەمانەی کە باسم کرد هەمانیان خسۆتە بەر چاوی خۆیان کە متابعەیان بکەن و بە وردی کە بزانین ئەمانە کاری هەواڵگری ئەکەن بۆ وڵاتانی خۆیان یان نیکەن دەمان ئەمە یەکێک لەسەر چاوەکان بۆ ئەو وڵاتانە و یەکێک لەوانە تورکیا جگە لەوەش تورکیا توانێت خەڵکی ئێرە ترنیتکە خۆت ئەزانی بە هەزارەها خەڵکی گەشتیار هەرێمی کوردستان ئەڕۆن بۆ تورکیا باشەکە ئەڕوا بۆ تورکیا لە هەندێک وڵاتی دنیادا کە بزانێ ئەو وڵاتە ئیش دەکات لەسەری لە ڕووی هەواڵگریەوە ئەم گەشتیارانەی کە ئەڕۆن پێشەوەی بڕۆن لاپەڕێکی ئەمنیان بۆ دەکاتەوە کە دێنەوە بانگێشتیان نەکات دێت ئەڵێ بۆچی ڕۆژتی چێت بینی یعنی ئەمەش پرسیارێکە نەوەکو تەجدید کتابێکە ڕۆژتی بێت تورکیا وەکوتم دەتوانانی ئەوانە بەکاربێنی کە دێن گەشت دەکەن بۆوێ یان ئەو کەسانەی بێدەرامەتن تەمان خۆ دەزانین لە هەرێمی کوردستان خەڵکێک هەیە هیچی نییە بە هەزارەها خەڵکمان هەیە پارەی ئەوەی نییە بڕاتە چایخانەیەک چایەک بخواتەوە تەبعاً ئەمانە ئەبنە نیە چیر بۆ ئەمدا دەستگایەنە تەجدید ئەکرێن بە پارەیەک بۆی ئیشیان بۆ بکەن بۆی ئیش بۆ دام و دەستگارە سەرڕای ئەمانە ڕێکەوتن لێ نێوانی دام و دەستگا هەواڵگیریەکانی ئەو وڵاتانەوە بەتایبەت تورکیا لەگەڵ دام و دەستگاکانی هەواڵگیری لە هەرێمی کوردستان و لە عێراق ئایا ڕێکەوتنیان لە نێواندا هەیە بەیەکەوە هەماهەنگ بن دژی ئەو کەسانی کە نەیاری تورکیان ئەوە ئەمێنتەوە ئەو پرسیارە بێ ئاراستی ئەو دام و دەستگا هەواڵگریانە بکە یاداشتە لێ تێگەیشتانە چن ناوڕۆکەکەی دیار نییە هەر باس لە یاداشتی لێ تێگەیشتنەکە هیچ ناوڕۆکێکی دیار نییە لەبەرەوە ئێمە نازانین ئایا ئەوان ڕێککەوتون کە هەماهەنگی هەواڵگری بکەن ژووری هەواڵگری هاوبەش دروستکەن بۆ بە دوواداچوون بۆ ئەو نەیارانەی تورکیا و زانیاری بدەنە تورکیاش زانیاری بداتە عێراق یعنی ئەوە نازانین چووکە بڵاو نەکراوەتەوە ئەوانەی بەشدارن لە کۆبنەوەکان ئەزان بەڵام بێدەنگبوون یعنی بەس بۆ ئەوە بەڵام بێدەنگبوون عەرەب واڵێ ئەڵێ سکوت علامەتە ڕەضە یعنی ئەو کەسێک کە بێدەنگ بێ ڕازیە ئەوەی تاوەکو ئێستا لەلایەن هاوڵاتیانەوە جێگای پرسیارە ئەوەیە بەرپرسانی حکومەتی هەرێم لەسەر ئەم هێرشە درۆنیانە و کردنە ئامانجی هاوڵاتیانی مەدەنی هیچ هەڵوێستێکی نەبووە و نەیشی توانیوە ئەو کەسانەی کە سیخوڕی بۆ وڵاتانی تورکیا دەکەن دەستگیریان بکات هێزە ئەمنیەکانیش لەم بارەیەوە هەر بێدەنگیان هەڵبژاردووە.